سڵای خۆی گەورەتان لێبێت بینەرانی بەڕێز من پارێزەر فەرمان حەسەنم و بەرنامەی ڕەساتان پێشکەش دەکەمە بەرنامەی تایبەتەکەین با قسەکردن لەسەر دەسەڵاتی داواکاری گشتی لە ئێستای نەهامەتی و قەیران و بێدادەکانی خەڵکی کوردستاندا لە ئێستادا کە خۆپیشاندەران و موچەخۆران و مامۆستایان پەنایان بۆ داواکاری گشتی بردووە لە بەرنامەیەدا دەپرسین داواکاری گشتی دەتوانێت چیان بۆ بکات بۆ ئەوەی بە پێی یاسا مافەدارایەکانیان بگێڕێتەوە موچە و شایستەدارایەکانیان بۆ بگێڕێتەوە هاوکات بە شێوەیەکی گشتی قسەش لەسەر دەسەڵاتی داواکاری گشتی دەکەینەوە دەسەڵات چەند توانیوێتی چاودێر بێت بەسەر سامانی گشتی و جێبەجێکردنی یاساوە لە هەرێمی کوردستان هاوکات دەپرسین گرفتە یاسایی واقعیەکانی بەردەم دەسەڵاتی داواکاری گشتی لە هەرێمی کوردستان چین و چۆن ئەو گرفتانە بتوانین چارەسەریان بکەین ئەگەر داواکاری گشتی لە هەرێمی کوردستان لە ئاستی چاوەڕوانی خواستەکانی خەڵکی کوردستاندا نەبێت و بەدەم خەمە گشتیەکانەوە نەبوو بێت چۆن بتوانین دەسەڵاتێکی کارە و بەهێز و کاریگەری داواکاری گشتی دروست بکەین کە لە ئاستی چاوەڕوانەکانی خەڵکی تا بێت و بەدەم خەمە گشتیەکانەوە بێت ئەم تەوەرە لەگەڵ هەردوو بەڕێز کاک بەختیار عەلی سەرۆکی فەرمانگەی داواکاری گشتی سلێمانی و هاوکات کاک بەختیار محەممەد ئەندامی داواکاری گشتی پارێزگای هەڵەبجە شرۆڤە دەکەین کاک بەختیار عەلی سەرتا لە بەڕێستەوە دەست پێ دەکەم پێم خۆشە بەر لەوێ قسە لەسەر خودی دەسەڵاتی داواکاری گشتی بکەین ئەو پرسیارەت لێ بکەم چەند ڕۆژی ڕابردوو ژمارێک لە خۆپیشاندەر و فەرمانبەر و مامۆستای سلێمانی داوایشیان هێنایە لای فەرمانگەی بەڕێستان و لە ڕێگەی بەڕێستان و داوایان کرد کە بە پێی یاسا موچە و شایستەدارایەکانی ئەوان بگێڕێتەوە و کاریان بۆ بکەن لە بەڕێز دەپرسم ئێوە دەتوانن چیان بۆ بکەن و چەندە دەتوانن ئەم کێشەیە بە پێی یاسا چارەسەر بکرێت بەڵێ پێشێکی سوپاسانەکەین دیارە سوپاس بۆ بەڕێزیش ڕاستە فترێک لەمەوە پێش خۆپیشاندەران هاتنە بەردەم فەرمانگەکەمان وە سکاڵایەکیان پێشکەش بە فەرمانگەکەمان کرد دەربارەی پاشکەوتکردنی موچە و ئێمە دیارە دوایەوەی دیراستە و تاوتوی سکاڵاکەمان کرد بەڵە بۆمان دەرکەوت سکاڵاکەیان دەربارەی ئەو پاشکەوتەیە کە بڕیادراوە لە موچەکەیانە ئێمە پێش ئەوەی کە ئەوانیش ئەم سکاڵایەمان پێشکەش بکەن پێشتر کۆمەڵێک لە موچەخۆران سەردانی ئێمەیان کردبوو و سکاڵایان پێشکەش بە ئێمە کردبوو داواکاری گشتی دیارەیەکی لە ئەرکەکانی ئەوەیە کە ئەو سکاڵانی پێشکەش یەکرێت بینێرێ بۆ مەرجای قەزایی مختص دیارە بە پێی مادە حەوت بڕگەیەک لە یاسای داواکاری گشتی ئامادەوە دیارە مەرجای قەزایی مختص لەم حاڵەتە دادگای لێکۆڵینەوەکە ئێمەش وەکو ئەرکی خۆمان کە لەو مادە یاسایە هاتووە سکاڵاکەمان نردووە بۆ دادگای لێکۆڵینەوە و سکاڵاکە پێشتر تەواجودی هەبوو لێوێ بەڵام دیارە دەربارەی گەڕانەوەی ئەو مافەدارایانە و گەڕانەوەی ئەو بڕە پاشەکەوتەی کە پێشتر بڕیاری لەسەر درابوو دیارە مەرجەیەکی قەزایی تری مختصەیە بەوەی کاتێک کە فەرمانبەر بڕیارێک ئەیرێت لە دژی تانەی لێ بدرێت لەوێ تانەی لێ بیرێت و پێشەوە وا پێویستە کاتە زەڵم لەو بڕیارانە بیرێت پاشان فەرمانبەرەکان یا موچەخۆرەکان بە شێوەیەکی گشتی دەتوان سەردانی دەستەی بەرزەفکردنی فەرمانبەرانی هەرێم بکەن کە سەر بە ئەنجومەنی شورایە دیارە دەربارەی هەموو بڕیارێکی ئیداری کە دەرەچێت بەم شێوەیە مەرجەیەکی تەعەنلەیانی هەیە یان دادگای کارگێڕیە یا دەستەی بەرزەفکردنی فەرمانبەرانی دەوڵەتە ئەرکی داواکاری گشتی ئەوەیە کە ئەم داواکاری ئیحالەی دادگای لێکۆڵینەوە بکات ئەم سکاڵایە پێشتر وەکو باسم کرد سکاڵاکە تۆمار کرابوو پێشتر پێشەوەی سەردانی ئەمە بکەن و ئەمە کە مادەم ئەوراقی هەیە بێ سکاڵاش یەکجار لەسەر یەک کێشە تۆمارەکرێت مادام لە دەستەی بەرزەفتکاری هەرێم تۆمار کراوە ئەبێ ئەو بچێتە پێشەوە ئەو داوای دەستەی بەرزەفتکاری نەک ئەوەی داواکاری گشتی نەخێر ئەمە مەبەستەکەمانەوەی ئەگەر جانبێکی جەزایی لە مۆزوعەکە بێ دادگای لێکۆڵین و تایبەتمەندە ببینینی بەڵام حقوقە مەدەنیەکانی ئەمە یاسا ڕێوشوێنێکی تایبەتی داناوە دیارە بێ ئەو ڕێوشوێنە یاسایانە مراعات بکرێت لەبەرەوە یەکێ لە ئەرکەکانی داواکاری گشتیەوەیە کە چاودێری جێبەجێکردن و چاودێری جێبەجێکردنی یاسا بکات و یاساکان داواکاری گشتی خۆی دای ناڕێژە یاساکان داڕێژراوە لەلایەن دەسەڵاتی باش یاسادانانەوە ئێستا ئەوەی کە گرنگە بوو ئەوان ئێوە ئەتوانن چیان بۆ بکەن ئێمە وەکو خۆمان سکاڵاکەمان تۆمار کردووە بەڵام ئەگەر نەچوێتەوەی بەداخەوە زانیاریی دروست لە لای خەڵکی نییە دەربارەی ئەرک و کارەکانی داواکاری گشتی داواکاری گشتی کاری تۆمارکردنی سکاڵای سزاییە ئەمان ئەم ئەرکەش داواکاری گشتی جێبەجێ کردووە وەکو داواکاری گشتی لە هەموو کەیسەکانی تری
تاوان و فەساد و گەندەڵیە کە ڕوویا بێ لە سنووری سلێمانیە ئێمەکانمان لەسەر هەموو ئەو دۆسیانە کردووە بەڵام پێم وایە هەڵە تێگەشتنێگەی لە دەوری داواکاری گشتی دەوری داواکاری گشتی ئەوە نییە مەسەرن بڕیار با لەسەر دەستگیرکردنی خەڵک یاخود خەڵک بگرێ یاخود خەڵک سجنکە ئەمە بەم شێوەیە نییە دەسەڵاتەکانی داواکاری گشتی لە یاسا دیاری کراوە ئێستا ئەوان داوای گێڕانەوەی مافەدارایەکانی خۆیان کردووە نەک داوای دەستگیرکردنی فەرمانبەرانی دەوڵەتە ئەو بڕیارە لەو جێتەوە دەرەچێت و ئەوەش ڕێوشوێنی یاسایی خۆی هەیە دیارەوەکۆ یەکێ لە فەرمانبەرەکان سەردانی ئەوەی کردبوو بڕیارێکی وەرگرتبوو بۆ ئەوەی بڕیاری پاشکەوتی موچە هەڵوەشێتەوە یاسا ئەم ڕێوشوێنەی بەم شێوەیە داناوە کە خەڵکی سەردانی ئەو شوێنە بکە و داواکان لەوێ تۆمار بکات بەڵام ئەوەی جانبی جەزایی بێت و لە مەوزوعەکە بێت ئەو داواکاری گشتی پێی تایبەتمەندە ئەی سەبارەت بۆ ئەرکی کە داواکاری گشتی دەبێت چاودێری جێبەجێکردنی یاساکان بکات و دەوترێت لە ناو کەوانەیە کە بڕیاری پاشەکەوتکردنی موچە بڕیارێکی یاسایی نییە و ئەمە جێبەجێکردنی یاسا نییە وەکو خۆی ئەمە ئەرکێک ناخاتە سوێەوە ئەزانین چۆنە ئێمە دیارە یەکێ لە هەدەفەکان یاسای داواکاری گشتی چاودێریکردنی ڕەوایی ئەوەی کە لە لای خەڵک باسەکرێ بە مراقبەی مەشروعەتی قەرارەکان واتە کاتێک کە قەرارێ دەرەچێ ڕاستە ئیشی داواکاری گشتیە کە چاودێری ڕاست و دروستی ئەو بڕیارە بکات بەڵام دیارە ئەمە بە شێوەیەکی مطلق نەهاتووە بۆ شێوەیەک هاتووە کە لە یاسای داواکاری گشتیە باسی لێکراوە بۆ نمونە چۆن باسی لێکراوە بۆ نمونە ئەرکی داواکاری گشتی ئەوەیە کە لە محکەمە تەواجودیە بێ بۆ نمونە لە محکەمەی تەحقیق یا جینایەت یا جونەح کاتێک کە تەواجودیە بێت داواکاری گشتی ئەگەر بڕیارێکی هەڵە دەرچوو لە محکەمەکەوە ئەرکی داواکاری گشتیە تەعەن لەم بڕیارە بە بەڵام هەموو بڕیارێکە دەرەچێت ناچێتە زمنی ئەو مراقبەی مەشروعەتی کە ئەرکی داواکاری گشتی بێکاری لەسەر بکات یعنی ئەمە خۆی خەلەلێکی یاساییە کە ئێمە احتیرازمان لەسەر هەیە و ئێمە ویستومانە لەو مەشروعی یاسایی کە داواکاری گشتی ئامادەی کردووە داواکاری گشتی زۆرترین ڕۆڵی هەبێت لە بڵێ ئێستا یاسا بە جۆرێک لە جۆرەکان دەستی داواکاری گشتی گرتووە بەڵێ بێگومان یاساکان وا داڕێژراوە کە هەموو ئەرکێکی مراقبەی مەشروعەتی ناوە بە داواکاری گشتی یعنی ئەم لەمە هەڵە تێگەشتنە یعنی بۆ نمونە ئێمە دادگای بەراییمانەیە دادگای بەرایی یەکێکە لە دادگامەکان بەڵام کۆمەڵێکی زۆر داوا لە دادگای بەرایی تۆمارەکرێ بەڵام داواکاری گشتی تەنها لە بەشێکیانە بۆی هەیە ئامادە بێ بۆی هەیە تەعەن لێ بڕیارەکان بە بۆ نمونە کاتێکی قەرزی لای یەکێکە بەڵێکی قەرزی لای یەکێکە ئەگەر بڕیارەکەشی ناقانونی بێت بڕیارەکەی محکەمە کە دەریەکە لەبەرەوە مافی کەسی بینی دوو کەسە داواکاری گشتی بۆی نییە تەعەنی لێبە یعنی یاساکان بەم شێوەیەدا ڕێژراوە بۆ شێوەیە نییە هەچ بڕیارێک نایاسایی بوو داواکاری گشتی بۆی هەبێ تەعەنی لێبە یاساکان بەو شێوەیە کە ئێمە احتیرازمان لەسەرەیە و ئێمە پێمان وایە بێ دەوری داواکاری گشتی بەرفراوانتر بێ بۆ شمولی مراقبەی مەشروعەتی یەکمان پرسیارت لێکم لەسەر و بابەتە کاک بەختیار محەممەد بەڕێست وەک داواکاری گشتی لە هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجەش هاوشەوی سلێمانی ئێستا داواکاری خۆپیشاندەرانێ بە زۆرێک لە جۆرەکان دەوامی گشتی ڕاوەستاوە سەرەتا حەز دەکەم ئەومان پێ بڵێ ینی ژیانی گشتی چۆنە بینی لە پارێزگای هەڵەبجە ینی سیستەمی گشتی لەو پارێزگایە چۆن و دواتریش پرسیارەوە لێ بکەم کە ئێوە دەتوانن چی بۆ داواکاریەکانی خەڵکی ناڕازی بکەن بەڵێ بەناوی خوای گەورە بەتەئکید ژیانی گشتی لکە بە هەموو پێپێداویستەکانی خەڵکەوە بە هەموو مافەکانی خەڵکەوە لە کوردستانە بە عامتم بەرەو تعتیلە ڕوات لەبەرەوەی کە تۆ لە زڵی دەستورەکانی لە زڵمی سیستمێکی یاسایی سەلیمانیت سیستەمی گشتی توانین بڵین پەکی کەوتووە ئێستا ینی بە جۆرێک لە جۆرەکان سیستەمی گشتی نەماوە لەسەر پێی خۆی ئەگەر بڵین سیستمی گشتی خۆی سیستمی گشتی ئەگەر پێناسی یاساییەکەی بیڕین سیستمی گشتی ئەوی پێدەوتە نیزامی عام بەڵێ نیزامی عام خۆی مەبادئ یعنی میکانیزم نین تاڵین پەکی کەوتووە بەڵام کەس نیە دیفاعی لێ بکات ئەم دەستگانش کە دیفاعی لێکەن کە لای نەزا و داواکاری گشتیەوە ئەو چاودێری دارایی و هەروە پەرلەمانە ئەبینی هەریکیان ئەزانین حاڵەکانیان چۆنە وەزعەکانیان چۆنە بەڵام قسەی باسی ئەوەی هەڵەبجە بکەینەوە کە ژیانی گشتی لەوێت چۆنە یا سەکینەی عامە لەوێت چۆنە لەبەرەوەی هەڵەبجە تازە پێی ئەگات و تازە بۆ پارێزگا و پێویستی بەوەیە میکانیزم و هیکلێتی دابڕێژێتەوە بەتەئکید لە ئێستا نەکارانەکردنەوەی پەرلەمان و هەروەها نەبوونی بودجە و هەروەها عشوایی ڕۆشتنی دەوڵەتداری دووجار کاریگەری لەسەر کاک بەختیار دیارە مەبەستی من لەو بوو کە سەیری ژیانی گشتی دەکەی لە پارێزگای هەڵەبجە هەستەکەی تۆ وەک داواکاری گشتی ئەرکێکی زیاتر کەوتۆ دەستەوە دەبێت جوهدێکی زیاتر بکەیت کە سەیری ئەو دۆخە دەکەی کە بۆ زۆرە
بەتەکیید کە تو کاتێ باسی سریاد ئەهدافەکانی داواکاری گشتیەکەیت کە لە شش دەفاقۆی ئەبینێتەوە لە بچووکترین مافی خەڵکەوە تا گەورەترین مافی خەڵک لە زمانی ئەهدافەکانی ئێمە جێ بێتەوە کە پاراستنی سیستمی سیاسی و ئەساسەکەیەتی واروات باش جێبەجێکردنی یاسایە ئەمانە هەمووی ئەچێتە زڵی ئەهدافی ئێمەوە بەڵام میکانیزمت لە بەدەستانیە بە پێی پێویست. ئێستا ئێوە توانن چی بۆ ئەو دۆخە شێوا بکەن کە خۆتان ئەڵێن کە وە خۆینەوە لەسەر پێی خۆینەوە؟ بەڵێ لە ئێستا ئەوەی کە داواکاری گشتی ئەتوانێت بە پێی میکانیزم بیکات، ئەتوانێت چی بکات؟ بەس ئەتوانێت تحقیق داوای جەزایی بکات. ئەوانەی تری بە طرقی ئیداری ئێمە بڵین کارەکەین کاتێک کە کەسێک ئەبینیت سیرەکەیت بە تحریکی داوای جەزایی سکاڵا جوڵانیش حل نابێ یا مافەکە ناگەڕێتەوە بە نمونە موچەی پاشەکەوتی هاوڵاتیان کە هەر لە کۆنیشە کە تازە بڕێسە دەرچوو وتمان نایەساییە چونکە موچە بە یاسا ڕێگەخرێ بە پەرلەمان ئەو مافە با بە حکوومەت کە پاشەکەوتی لێ بکرێ لەو کاتشا وتمانە نایەسایی لە ئێستا چی بۆ بکرێ بەشە یاسا یەک سکاڵا بەس بەشەکەی کە مەهامی ئێمەیە کە ئێمە نەک ئەهدافان مەهاممانەیە سەلاحیەتمانەوەی تحقیق داوای جەزایی بکەیت کە کەسێک خازع نەبێ بۆ ئەتوانن ئەمە بکەن ئەمەتان کردووە ئەویان داوای تاوانی بجوڵێنە ئەوە ئەکرێت لە سەرۆکایەتی بپرسیت یان لە فەرمانگە لەبەرەوەی ئێمە لە هەڵەبجا دەستگاکانی کە تعطیلی و قرارایان کردو کە ئەنجومی وەزیرانە و کە دەست وەزارەتەکانن لە ئاستی ئێمانین لە سەرتەرن بەڵام قسەکەم لەویایە ڕێگەی کەمیشی کە لەسەر ئەەکەیتەوە ئەوەیە کە بە طرقی ئیداری هەوڵ بین ئەم خەرقە قانونی نێڵیت بەڵام لە مادەی سیا بڕگەیەک باسیەکە ئەوش ڕبط کردو بە سەرۆکەوە کە ئێمە ئەمانەیەشی لەسەر شتێکی بکەین کتابەکەی بۆ سەرۆکایەتی خۆت لە یاساکە سەرۆکایەتی بەقسەکان وا دەردەکەوێت ئەرکی داواکاری گشتی زیاتر لە داوا تاوانیەکان داینەک داوا مەدەنیەکان بۆیە ئەمەش پێ ناچێت زۆر پەیوەندی بە ئەرکی داواکاری گشتیەوە بێت ئەو مشکلەی کە ئێستا هەیە لە نێوان فەرمانبەران و حکوومەتدا ئەمە ڕاستە ئێمە سێ داواکاری گشتی بێ بزانین کە هەیە داواکاری گشتیەک لە واقعدا لە ناخی خەڵکە بە داواکاری گشتی لە یاساکە ئەم سێ داواکاری گشتی لە یەکتری جیاوازن لە ڕاستیە کاتێک کە داواکاری گشتی بە لە یاساکەەوە دەست پێکەین چۆن جیاواز نەکرێت ڕوونەکەیتەوە داواکاری گشتی لە ناخی خەڵکە جاری کە ئەوێ فریاد ڕستی بێت ناخی خەڵک وایە کە زۆربەی لە ڕاستیدا دەبێت وا بێت دەبێت داواکاری گشتی فریاد ڕستی خەڵکی بێت لە ئاسڵدا ئەمە مامە بۆ قسەی زۆر کە داواکاری گشتی یەک نەمتقینیە لە عالەمە ئەو نظمە ئەو عقل سیاسی کە بیر ئەکاتەوە چۆن بیرەکاتەوە ئەوە پێ ئەو داواکاری گشتی تەفعیلە بێ ئەینە بێت لەواتە ئێستا وانە بە بڕای نەخێر لە ئێستاە داواکاری گشتی ئەم سێ داواکاری گشتیە بە یەکەوە نین داواکاری گشتی واقع لەگەڵ داواکاری گشتی یاساییەکە دوورن لە یەکتری ئەو داواکاری گشتی کە خەڵک ئەوێت ئەمە سێ داواکاری گشتین کە هەرسێکیان جودان لە یەکتری زۆر جیازنێک زۆر بینیشان زۆر دوورە یعنی ئەگەر توێت تەفاسیلێک بێمە لەسەرەوە یا کورتی یاگومان پرسیاری تر لە دەکەم کاک بەختیار عەلی سەبارەت بەوەی کە چۆن بە یاسا داواکاری گشتی گرفتەکانی بەردەمی چارەسەر بکرێن لە قسەکانی پێشتر ئاماژەیەکت بەوە دەیانی دیارترین تەگەرەی یاسایی چییە لە بەردەم داواکاری گشتی کە نەیتوانی بێ بە ڕۆڵی خۆی ئەستی بڵێ بێگومان کۆمەڵی کێشە و گیرروگرفتی یاسایی هەیە لەوانە ئێمە کۆمەڵە سکاڵای زۆرمان جوڵانووە ئەتوانین بڵین وەکو باسمان کرد هەر کێشەیەکە و بێ لە سنووری سلێمانی ئێمە سکاڵامان لەسەر جوڵانووە بەڵام گەورەترین کێشە ئەوەیە بە یاسای لێبوردنە گشتیەکان عەدەدێکی زۆر لەو کەسانی کە سکاڵایان لێکراوە و تۆمەتبار بوون بە گەندەڵی و بە تاوانی تر بە یاسای لێبوردنی گشتی مەشمول بکراون بەو یاسایە و بۆ کێشەکانیان داخراوە بێجگەلەوە ئێمە هەنی یاسامانەیە زۆر یاسای خراپن و نەگونجاون لەگەڵ مەبادیئی عەدالەتە بۆ نمونە ئێمە یاسای وەبەرهێنان هەیە بە پێی ئەم یاسایە مەجالێکی زۆر ڕخساوە بۆ گەندەڵی و بۆ بەزایەدانی مڵک و ماڵی دەوڵەت هەروەها یاسای شارەوانیەکان ئەویش دووبارە بە هەمان شێوە یاسای وەبەرهێنان و یاسای شارەوانیەکان دەرفەتی بۆ مامەڵی خراپ ڕخساندووە بەڵێ بێگومان خەڵکێکی زۆر هاتوون لەسەر حسابی ئەو ئێوەش ناتوانن تەداخلی بکەن لەبەر یاساکە ڕێگەی پێدا یاسایە ینی ئەمە مشکیلە ئەوەیە خەڵکێکی زۆر یا ڕنگ بێ ڕاگەیاندەکانیش دەورێکی لەما بوو بێت وای بە داواکاری گشتی وا ناساند بێت کە داواکاری گشتی هەچ کارێکی خراپ هەبوو ئەتوانێت ئیشی تیابکە بەڵام لە ڕاستی ئەمەوان نییە ئیشی داواکاری گشتی ئەوەیە مراقبەی تەطبیقکردنی قانون بکە جا لەبەرەوەی کاتێک کە یاساکان خراپە بن کاتێک یاسا خراپ دەرەچێت بێگومان نەتیجی خراپیشی لێەکەوێتەوە و داواکاری گشتیش ناتوانێت ئیشی تیابکە لەبەرەوەی ئەو خراپەکاریە بە یاسا کراوە بێزگەلەوە بێگومان یاسای تریشێ ئێمە
یاسای دادبینیمانەیە چەند خۆی یاسایەکی باشە بەڵام ئەوە یاسایەکە لە ساڵی 60ەکانەوە دەرچووە بە حکمی تێپەڕبوونی کاتێکی زۆر بەسەر ئەم یاسایە وای کردووە کۆمەڵی شکڵیاتی زۆری تایە لە تەبلیغکردنی خەڵکا و لەوا کە فترێکی زۆری بەسەر ئاچێت کە واکە داواکان زۆر دواب بکەوێت و لە کاتی خۆیان یەکلانە بنەوە بێگومان یاسای تری لەم بارەیەوە زۆرە یاساکانی ترچین ئەوەی کە کێشەی بۆ ئێوە دروست کرد ئەمە یاسای لێبوردنی گشتی بوو یاسای داواکاری گشتی بێگومان یاسای داواکاری گشتیش خۆی دەسەڵاتێکی کەمیاوە بە داواکاری گشتی دەسەڵاتێکی بەفراوانی ناوە بە داواکاری گشتی بۆی ممارەسەی کارەکانی خۆی بکە بۆی لەو ئاستابێک کە کاک بەختیار باسی کرد لە ئاستی تمۆحی خەڵکا ئێستا لە ئاستی تمۆحی خەڵک نییە داواکاری گشتی لەو ئاستانیە لەبەرەوەی یاسا بەو شێوەیە یعنی خۆ بێگومان ئەگەر یاساکان دەسەڵاتی داواکاری گشتی زیاتر کردایە داواکاری گشتی ممارەسەیە کرد یعنی بۆ نمونە لەم ڕۆژانە بیسین لە تورکیا باسیەوە کرێت مەسەلەن داواکاری گشتی خەڵکی بان کرد ئەمر قەبزی دەرکرد تحقیقی لەگەڵ خەڵکا کرد یا لە میسر یا لە وڵاتانی تر خەڵک ئەمە جێگەی پرسیارە لەلای ئێبور داواکاری گشتی لە هەرێمە ئەمە ناکە داواکاری گشتی لە هەرێمە ئەمە ناکا لەبەرەوەی یاساکەی بۆ شێوەدانە ڕێژداوە لەبەرەوەی ئەم دەسەڵاتانە لە یاسای داواکاری گشتیە نەیراوە بە داواکاری گشتی هەرێم کە ئێمە بێگومان کارمان بۆ کردووە بەخێرێستا خەڵکانێکی زۆر گلەی لە ئێوە دەکەنەوە خۆشت ئاماژەت بۆ دەیانی باس کرد لە قسەکانت خەڵکێکی زۆر گلەی لە ئێوە دەکات پێی وایە ئەم دەسەڵاتی داواکاری گشتیە داواکاری گشتی نییە بە فعلی وە لە ئاستی تمۆحی ئەواندا نییە کەواتە هۆکاری سەرەکی تەنها یاساکانە نەگەێوە ئەم گلیانە لە جێی خۆیاندانین ئەم گلیانە بێگومان ئێمە ئەبێ مەرحلەکانی ژاکەینەوە داواکاری گشتی مەسەلەن لە فترەیەکە ڕەنگ بێر خەڵک نەیزانی بێ داواکاری گشتی چییە وەکو پێویست ڕەنگ بەڵام ئێستا خەڵک داواکاری هەیە خەڵک ڕووی لە ئێوە کردووە ینی ئەڵێم ئەم مەرحلانە پێویست خەڵک دەسەڵات دەبێت ئێمە خەڵک ڕووی تێکردوین ڕاستە بەڵام ئێمە ئەوەی دەسەڵاتی داواکاری گشتی بێ لە قانونەکانە کات بێ ممارەسەمان کردووە کام قەزەیە مهمە کام کەواتە بە گوێرە و دەسەڵاتانی کە هاتانە درێغیتان نەکردووە بە دەمەوتنی داواکاری مهمە کام دەسەڵات مهمە و لە ئاستی زۆر باڵایە کام ئەندام پەرلەمان قسەی لەسەر هەر کێشەیە کردبێت لە بواری فەسادە لە بواری نەوتە لە بواری گەندەڵیە ئەمانە هەمووی کەیسن و داواکاری گشتی جوڵانیوێتی بەڵام بێگومان خۆ یەکلاکردنەوەی ئەم کەیسانە هەمووی لای داواکاری گشتی نییە داواکاری گشتی تحقیق ناکا مەسەلەن لە وڵاتی ئەمە بە پێی و قانونانەی هەیە داواکاری گشتی ئەمر قەبز دەرناکە داواکاری گشتی محکەمەی خەڵک ناکە حکم لەسەر خەڵک نایە بۆ لەبەرەوەی یاسای ئێمە بەم شێوەیە نەک لەبەرەوەی داواکاری گشتی یاسام دەسەڵاتی یا بێپی و ممارەسەی نەکات کاک بەختیار محەممەد دەڵێت خەڵکی وای دەبێنین داواکاری گشتی فریاد ڕست بێت بۆ هەموو نەهامەتی و کێشەکانی کە هەیەە بەڵام فریاد ڕستنی هاوڕای لەگەڵەوەی کە دەسەڵاتی داواکاری گشتی لە ئێستاە فریاد ڕستی خەڵک نییە و ناتوانێت داواکانی خەڵک بەڵام کاک بەختیار ینی مەبەستەکەی بە تەواوی ڕوون نەبووە ینی مەبەستی ئەوڵەت ئێستا لە هۆکارەکەشی دەپرسم فعلەن خەڵکی ئێوێ داواکارێکی گشتی هەبێت بە دەسەڵات بێ بتوانێت بە فعلی ئەم قەزای فەساد وەمانە یەکلا کاتەوە ئێوێ مەسەلەن کێ گەندەڵی کردو داواکاری گشتی قەزەکەی یەکلا کاتەوە بەڵام ئەمە لە دەسەڵاتی داواکاری گشتیانە بە پێی یاسا خۆ داواکاری گشتی ناتوانێت ممارەسەی ئیشێ بکە لە دەرەوەی یاسا پێم وایە بێ عنی کاک بەختیار مەبەستیەوە بوو خۆشی ڕەنگ بێ ڕوونکردنەوەی زیاتری بێت تۆ دەڵێ چی گرفتەکانی بەردەم داواکاری گشتی تەنها گرفتی یاساین بڵێ ئەگەر ڕوونی کەینەوە طبعا ئەساسەکەی بەڵێ یاساییە لە کوردستانە ژنگێکی یاساییمان هەر نییە بۆ داواکاری گشتی نەک بۆ داواکاری گشتی بۆ هەموو مافەکانی تر باشەوە پاشەکە گریبان هەڵوەشایەوە بەچی خۆخۆی چەند چوار ڕێگەمان هەیە کە ئەم پاشەکە چۆن وەرگریتەوە بەڵام هیچ شتێکیان ناتوانێت حکومەت ئیلزام کات یەکێک لەو ڕێگەیانە کە پەرلەمان خۆی تعتیل کراوە کەواتە تۆ فەزای یاسایی نییە ئەعلى عقلیەت و ئەعلى فەزای یاسایی کێ دروستکە پەرلەمان دروستی ئەکات کە تۆ پەرلەمانەکەت معەطەلە مهمترین هۆکار کە دەوڵەت تەکوین کات دەوڵەت کە بە مؤسسە دەستورە دی لە 91 و 92 مەتای سەد دەستورمان دروست نەکردووە بۆ ئەوەی میزاج بۆ ئەوەی شخصەکان دەوروبینن کەواتە یەکەم خاڵمان ئەبێ بڵین فەزایەکی یاساییمان نییە ئەمە خاڵی یەکەممانە دووەم فەزای دیموکراسی نیێتەوە یعنی کە ناڵم شخصێک دوان یا هەندێک لە مەناطق و ناوچە بەڵام فەزای دیموکراسی عامەت کاک بەختیار تۆ دەتەوێت بڵێ داواکارێکی گشتی کارا لە ژینگەیەکی دیموکراسی باشدا دەتوانێت گەشە بکە و کار بکات خوازەحە بەسێک داواکاری گشتی لە وڵاتانی کە یاساتیا سەروەرە کە لە وڵاتانی کە تیا مؤسسە هەیە لە وڵاتانێکی کە تیا دیموکراسیەت هەیە بە پێی نیسبە ئەبینی ئیشەکات داواکاری گشتی ئەیتر ئیشەکەی ئایا لەگەڵ مافەکانی مرۆڤیان ئیشەکات لە تورکیا داواکاری گشتی تعریف داوای جزایی لەسەر عەدنان مەندرێس کرد لە ساڵی 69 بردیە بەردەم دادگا ڕئیسی وزەرا بوو
حکمی ئەعدامی دەرکرد و تەنفیزیش کرا بەڵام لە کوردستانە نەکرد بە پێچەوانەوە یعنی قیاس ئەمە بەقا زۆر لە دوایین لە بەقا لە 2011 تعدیلەکە داواکاریشی زۆر ئەبرێتە پێشەوە ئەوەتانە دوو هەفتە لەمە لە هەرێمی کوردستان هەوڵە نەبوو داواکاری گشتی هەوڵ بدرێت ببرێتە پێشەوە ڕۆڵی داواکاری گشتیش هەوڵەکە لەلایەن ئێوەنا لەلایەن سەرەوە لە پەرلەمان لە حکومەت لە دەستگاکانی کە هەوڵ هەبوو بۆی ڕۆڵی گەورەتر بە داواکاری گشتی بقسەی مجاملە بەڵێ لە واقعدا نەبوو نەخێر لە واقعدا نەبوو ئێمە پار لە حسان دۆغرمەچی لە هەولێر مؤتمرمان کرد لە مؤتمرەکە داواکاری گشتی هەمومان مەدعو بووین لەگەڵیان نوێنەری هەرچی دەستگا هەیە بە سەرۆکی هەرێمی و کاتەوە تاوەکو خواری خوارەوە لە پەرلەمان کێوانە هەمویان نامەی جەناوی سەرۆکی هەرێم ئەو کاتە خوێنرایەوە کە پشتی ئەمە ئەگرێ بووە کێوە هەمووی ینی بەڵام دوای چۆن ئەگەرەوە ڕوون بکەوە باست کرد نامەکە ڕێڵە داواکاری گشتی چێت بە سەرۆکاتی حکوومەتەڵێت کە ئەوە بیخەنە پەرلەمان وابێ بە یاسا بەڵام ئەندام پەرلەمانێکی بەڕێزەستاوتی ئەمان هەمووی قسەی مجاملەن بێ ئەوە وترێکی نایمە وتی من لە بەشی یاسام بە ئەمرێک ئەو پرۆژانی ئەوە وەستێنراون عنی ئەمە وازەحە داواکاریشی چنێت تەفعیل بێت قسەی ئەمەیە واتە پیان وتن بە فەرمانێکی سیاسی قسەکردن لەسەر پرۆژەیاسە داواکاری گشتی وەستێنراوە ئەم بە ئەندام پەرلەمانێکی بەڕێزوتی بەڵێ مسەجەلیشە لەو کاتانە ڕجوعکەنەوە بووی و لۆ پەیامێری جەنابیشتان لێ بووە ئەم قسەیە تەفاسیلی لای ئەوە بەڵام لە واقعا وایە داواکاری گشتی لە 2006 ئەوەی کە من ئاگادارم و من ئەو کاتە کە مدیری تەنفیز بووم ئەم بەڕێزانی کە من هاتوومەتەنایان بۆیان باس کردو و مەشارەکانی پیشانیانی لە 2006 و مەشروع تقدیمەکەن تاوەکو ئەم دوایی کە دوو پار بوو لە حسان دۆغرمەتی ئەو مەشروعی کە تقدیم کرا کە من بە مەبادی جوانە بەمەرجە کە ئێمە بە چەندان پەرلەمانی بەڕێزمان وتمان کاکە ئەم یاسایە 1 دینار 1000 دیناری ئەم پارەیە زەختی مادی لەسەر حکومت دروست ناکات لەسەر پەرلەمان دروست ناکات تاوەکو بۆی دانیشیت بەڵکو کۆمەڵ سەلاحیەت و التیزامات دەخینە سەر خۆمان بەبێ پارە هەتا ئەندام پەرلەمانێکی بەڕێز لە دەورەکەی ئەمەوتی وڵای چاکترین مۆزەفن لە عالەمە داوای ئەرکێکی زۆرەکەن بەبێ بەرامبەر ئەخر ئەرک کە زیاد بێ ماف و سەلاحیەت زیادکردن متوانە بەس ئەرکمان زیادکەن سەلاحیەتمان زیادکەن هیچ ترمان ناوێتەوە واتە تۆ دەتەوێت بڵێ گرفتەکانی بەردەم داواکاری کشتی تەنها گرفتی یاسایی نین لە پاڵەوەدا گرفتی واقعی هەیە ئیرادەیەکی سیاسیش هەیە کە لە ڕاستیە ناوێم داواکاری گشتیە بەهێز خۆی وایە کاتێک کە تۆ داواکاری گشتی بە خۆت ببێ بەهێز بێ زەن کێ زەرەکات کەسی گەندەڵ کەسی گەندەڵیش ناوێتەوە بەهێز ببیت جاکەواتە لە ناو پێچەوانەکەی ڕاستە داواکاری گشتی لاوازە و کەسانی گەندەڵ بەهێز واقعا کە چۆنە لەناو ئێمە لەناو فەزای سیاسی کێ پشتگیریمانەکە ئەو کەسانی کە دژ بە گەندەڵین بەڵام نەبووە بە هێزێکی بە قووەت کە بتوانێت کاریگەری لەسەر فەزای سیاسی کاتە و هێزانی کە بە ئاڕاستی دژە گەندەڵی کار دەکەن دەبوو پشتگیری باشتری ئەویان ئەشخاصی ناو هێزەکان ئەو کەسانە بڵێ وەک پێویست پشتگیری ئەویان نەکردو بۆ ئەوەی دەسەڵاتێکی داواکاری گشتی لەڕووی مجاملەوە بڕێ ئێمە لەوێ کە کۆبووینەوە لەو کۆنگرەیە کە جەنابی کاک بەختیاریشی لێبوو ئەو لەسەر مەنەسە بوو لە ئاعلا دەسەڵاتی هەرێمی کوردستانەوە تا خوار و هاتبوون قسەی مجاملەیان بۆ ئێمە کرد هەندێکیان هاتبوون هەندێکیان نوێنەری هاتبوو هەندێکیان نامیان ناردبوو بەڵام ئەوەندام پەرلەمانە ئیوسی کردین بەڕێزی وتی لە مەشروعەکان لای ئێمەیە بەڵام نایڵن بڕوات دەستخۆش فعلاً واش بوو کاک بەختیار عەلی جگە لە گرفتە یاسایەکان کاک بەختیار محەممەد دڵی لە ڕاستیە کۆمەڵێک گیرروگرفتی کەش هەیە کە ئیرادەیەکەی تا ئێستا نەویست و داواکاری گشتی بچێتە پێشەوە ئەمە سەرنجی تۆ چیە لەسەر ئەمە تۆ بۆ خۆ دوو سەرۆکی فەرمانگەی داواکاری گشتی سلێمانیم ئیرادەیەت بینیوە بەڵێ ئێمە لە ڕاستیە پێچەوانی ئەو ئیرادەیە بینین کە داواکاری گشتی کارابێت یعنی یەکێکە لە ئاستەنگەکانی بەردەم داواکاری گشتی کارابێ ئەوەیە سیستەمی حکومڕانی لە وڵاتانە بە شێوەیەک نییە کە داواکاری گشتی کارابێت ئێمە ئیسا هیچ مۆزوعی هیچ مەلەفێ نییە لەسەر داواکاری گشتی وەستابێت یعنی ئیشێک هەبێت شەکوایە هەبێ مۆزوعێک هەبێت لەسەر داواکاری گشتی وەستابی شتێکی وانە داواکاری گشتی هەرچی مەهامی خۆی هەیە لە یاساکانە هاتووە ممارەسەی کردووە بەڵام کاتێک کە سیستەمێکی حکومڕانی مەبەستی جێبەجێکردن و سەروەری یاسا بێت هاوکارتە بێت چۆن مەسەلەن کاتێک کە قەزەیەک ڕوویە تایبەت بوو بە تیرۆر کاتێک کە قەزەیەک ڕوویە ئەمانبینی هێزەکانی ئاسایش کەوە جێگەی دەستخۆشیشە لە ڕاستیە ئەیانتوانی لە ماوەیەکی کەما تۆمەتبارەکان بدۆزنەوە و دەستگیریانکەن و محاکەمە کرێت بەڵام ئەمە نیەتێکەیە بۆی بەجددی ئیش لەسەرەوە مەلەفانە بکرێت بەڵام کاتێکە لە قەزەکانی ترا لە قەزەکانی فەسادایە لە قەزەی ترا بە شێوەیەکی گشتی ئەم نیەتە نەبێت نیەت ئەوە بێت کە قەزەکان یەکلانە بنەوە ئەوە دەوڵەت دەتوانێت یا بڵین لایەنەکان دەتوانێت ئەرقەلە بۆی شەکان دروستکە یعنی بۆ نمونە کەسێک ئەمر قەبزی هەیە ئەمر قەبزە جێبەجێ نابێت ڕۆژانە بڕێم حاڵەتە بوویتەوە تۆ سەرۆکی داواکاری گشتی سلێمانی یعنی بێگومانی محکەمەکان پڕە لە قەرارات و پڕە لە جێبەجێ نەکراوە بەڵام
بە ئاسانیش ئەم کەسانە چێن کاک بەختیار زیاتر کە دەستگیر ناکەن ئەو نایە بە تۆ بڵێ ئەم ئەمرەی تۆ جێبەجێ ناکەم نەخێر مەسەلەن تۆمەتبارێکە جوابەکە وایە کە ئەم تۆمەتبارە بەردەست ناکەوێت یعنی ئەگەر نیەتێکی ڕاستی هەبێ بۆ جێبەجێکردنی فەرمانەکە ئێمە لەو بڕایین بە ئاسانی دەتوانێت جێبەجێ بکرێ بەڵام کاتێک کە نیەتەکە بە پێچەوانەوە بێت و نانەوێت قەزەکە یەکلا بێتەوە ئەتوانێت ئەنواع بڕووبیان و بدۆزرێتەوە بۆ ئەوەی بڕارەکانی دادگا تەخیر کرێت. باش ئێوە هەردووکتان باستان لەوە کرد کە گوتان بە جۆرێک لە جۆرەکانی یاسا دەستی داواکاری گشتی گرتووە بە گوێرەی ئەو یاسای ژمارە 24 ساڵی 2006 پێما بێت کە پاشکۆی یاسای داواکاری گشتی و جۆرێکە لە هەموار پاراستنی سیستەمی گشتی جگە لە پاراستنی سیستەمی گشتی چاودێری سامانی گشتیشی بە ئەرکی داواکاری گشتی سپاردووە گلەی لەمەیە هەیە کە داواکاری گشتی وەکو پێویست نەیتوانێت چاودێری سامانی گشتی بکات کە بە ناشەری بەکارهێنێت. تێگەشتێکی ڕاستمانە بێت بۆ مادە یاساییەکان ئەمە ڕاستە ئەو مادەیە وا ئەڵێ بەڵام ئایا ئالەتی پاراستنی ئەم سامانی گشتیە چۆنە ئالەتەکەی چیە یاسابەی شێوێ باسی نەکردووە ئالەتەکەی وا دەرەکەوێت ئەوەیە کاتێک کە یەکێک دەست بۆ سامانی گشتیە بە داواکاری گشتی ئەتوانێت سکاڵای سزایی لەسەر بجوڵێنێ شتێکی تر نییە خۆی یاساکە باسی شتێکی تری نەکرد ئێوەش ئەوەتان کردووە تا ئێستا کردو بێگومان هەچ مەلەفێکی فەسادە و دەست ئەنجامی نەبووە ئەوانە لە محکەمان وەکو باستن زۆرینیان ئەنجامی هەبوو یاخود نەبووگایوە ئەتوانین بڵێن ئێمە زۆربەی و سکاڵانی کە کردومانە بە تایبەتی لەو کەیسە میومانە بڕیاری گواستنەوەی ایراوە لە دادگاکانی سلێمانیەوە بۆ دادگای لێکۆڵینەوەی شوێنی ترواتە بۆ دادگای بۆ هەولێر بۆ هەولێر گواستراوەتەوە ئەم ئەوراقانە کەواتە لە ژێر چاودێری بۆ ئەوەی نەزوڵێنرێت یعنی ئێمە ناڵین نەخێر ئەم شتێ ناڵین بۆی نەجوڵێنێت لە پشتی گواستنەوەی ئەمە بە قەراری محکەمە گواستراوەتەوە بە قەراری دادگای لەوێ وەستاوە یا جوڵاوە ئەزانی چی ئێوە ئێمە ئاگامان لەوە نیە لەبەری لە ژێر چاودێری فەرمانگەی داواکاری گشتی سلێمانی هاتۆتە دەرەوە ئەوراقەکان جا یەکی کەش لە شتەکان کە ئێمە اعتیرازمانەیە لەسەری لە نوقسانیەکانی یاسا ئەم بڕیاری گواستنەوەی پەراوانە قابل لەوەی داواکاری گشتی ئەستەنتانی لێبا لەبەرەوەی ئەمانە لە یاسا پێوترێ بڕیاری ئەعدادی ڕێگەش بە ئێوە نەدراوەتانە لە گواستنەوەی یاساکە بڕیاری ئەعدادی یەکێک لەو بڕیارانی کە جایز نیە تانی لێبیرێ بە تەنها. بەڵێ کاک بەختیار محەممەد داواکاری گشتی توانێتی چاودێری سامانی گشتی وڵات بکات دایمە قسەی مطلق باش نییە بە ڕاهایی جوابت بەمەوە بەڵام یاساکەوا دەڵێ منیش بەگوێ یاساکە پرسیارەکەم ئەکرێ بچینە وردەکاری و جەنابەت بۆ وردەکاری وەڵام کەم سێ داواکاری گشتی باسم کرد دنیا قەت یەک ناکردنەوە داواکاری گشتی ناو خەڵک بە داواکاری گشتی واقع لەگەڵ یاسا کاتی یاسا لە هیچ شوێنێکی دنیا یەک ناگرێت قەناعەتم نییە کە یەک بێتەوە بوو بەس بەڕێز ئەگەر ژنگێکی دیموکراسی لەبار هەبێت وڵاتێکی داواکاری گشتی بەڵێ بەڵاتم چالاکترە بێت داواکاری گشتی هەر کاتێگەڵ یاسای یعنی بڵین یاساکەی لە 100 جێبەجێکردی تەمە هەمی نامێنێت یعنی وەکو کاتە بڕیار این کە نشاطی بەشەری وەستەنراوە ینی ئیشی داواکاری بەگەر یاسا جێبەجێ بکات ئەگەر لەم کوردستانە بڵین هەموو مافێکمان گەڕانەوە بۆ خۆی مافی گشتی و بەردەوام هەیە ینی بەردەوام ئەحداسی تازە ڕوودەدات تاوان ڕوودەدات مافەکان تەجدید دەبێتەوە بۆیە تۆ ئەگە بڵێ تۆ لە 100 یابانجی جێبەجێت کردوڵم نەخێر لەبەرەوەی مافەکان ئەوە دافانی من بەردەوام ڕۆژانە تازە ئەبنەوە گریمان ئەم شەوەیە مەتوانیمان هەرچی مافە بگەڕێن و بە پاشەکەوتەکەشەوە بەیانی کەسێکە بینێ مافێکی تر داگیرەکاتەوە زەویەکی گردێک داگیرەکاتەوە کاتە بێ ڕاکەمەوە بەدوایە لەبەرەوە بەڕاهایی باش نییە قسە بکەین بەس میکانیزمەکەینە هۆکارەکانت نێژ بڵین کە هەندێکیشی پەیوەندی بە ئێمەشەوە هەیە فەرمووە چەند هۆکاری کەشەیە بێزگە لە هۆکاری یاساییەکان بە تەکید ئێمەش داواکاری گشتی ئەندامانێکی کەمی هەیە کە لە چاو ئەو ئەدافانەی کە هەمانە مەبەست خۆتی ئەندامانی داواکاری گشتی هۆکارن بەڵێ ژمارەمان کەمە بێزگەلەوە لاوازی شخصیش ینی لە شخصێکە بۆ شخصێک ئەگۆڕێت هەیە چالاکە کەمتر چالاکە هەیە سەردەمێک چالاکە سەردەمێک چالاک نییە ئێمەش ئەوەمانتیە ینی ئێمە کەوەکارەوە پێویست چالاک نین کەواتەوە ڕخنەت لە خۆتان هەیە بەتەکید هەر کەسێ ڕخنەی لە خۆی نەبێ خۆی بە بەلایکە بینی ئەوەی لێکەوەکو کوردستان بینیمانە لێ لەبەرەوە داوا دەزەکەمە پێویستەکە ئێمەش ئێمە چاومان لەسەر خۆمان بێت مدیرەکانمان چیان لەسەر ئێمە بزانن ئێمە کاتێک کە بە معنایەکی چۆن پاداشت هەبێت تحفیز هەبێ وەروە تەرهیبیش هەبێ ئەبێ هەردووکیان هەبێت سزا و بەینە بێ بەتەکید ئێمەش ناڵێ ئێمە مەلایکی لە ساسە ئیشمان کە بەڵام ئەوەی کە بە پی ئەم میکانیزمی یاوێتی ئێمە وڵمانیاوە کە قسە گشتیە کە لە ئاستی تموحابین بەڵام بە بەپێ میکانیزمی کە هەیە نەک لە ئاسی تموحی خەڵکان لە هەموو کوردستان ئەوەندەی چاودێریت کرد بێ داواکاریانی گشتی وەک کاریان کردوە خود جیاوازی هەیە لە نێوان ئەو چوار پارێزگایە حاڵە بجە سلێمانی بەدەردەوە بەتەکید هەیە چونکە هەندێک کار هەیە
زۆرێک لەم کارانە پەیوەندی بە وعی خەڵکەوە هەیە لەکوێ وعی زیاتر بوو داواکاری گشتی فعالترە بێ ئیشی زیاتر ئەکات هەر بە نمونە تۆ مەچمە دەستگایەکەوە ئەمێ ئیش بکەم ئەو میلی دەستگایە کوڕی ئەو کۆمەڵگەیەیە ئەگەر کەسێکی داخراو بیان و ئەزانێ ئەوەی کە ئەوی کاریتر هەر ئەمە هەموو شتێکە لەبەرەوە بینی هاوکاری من نابێ کاکبختیار دەمەوێت بەڕوونی پێم بڵێنی ڕۆژانە لە واقعیدا کە کار دەکەن حیزب تەداخلی ئیش و کاریەوە دەکات وەک داواکاری گشتی هەیسە منەوە 4 ساڵە لێرەم بەی جۆرێک ئەی شەخص وەکو مەسئولین ئەمانە تەداخلی ئیش و کاریەوان کردو نەزڵنی کاری خۆمان نبینیەوە نەخێر کەواتە گەڕوا بێدەوە گیر و گرفتی یاساییتان سیاسیتان لە بەردەم نەبوو باسی فەزای عامەکەین بۆ نمونە سیر بکە لە ئەردەن داواکاری گشتی کاتێک بینە ئەندامێکی هەیئەی دەستەی نەزاهە گەندەڵی ئیتهامەکان تەوقیفیەکە یەکسەر ئەمە کاریگەرە بەس لە کوردستان ئەوانیە علیوتی چەندان نمونەمان هەبووە کە فەرمانی دەستگیرکردن بۆ جێبەجێ نەکراوە فەرمانەکە لەویایە ئەمە لەمپەری سیاسی نیە لە بەردەمەوە لەمپەری ناتوانین بڵێن ئێمە بانیت نەخوێنینەوە ئەمە ئەم لەمپەرە بەتەکید پەیوەندی بەس ئەمە بۆتە دیاردە ئەمە لە ژمارە و حاڵەت دەرچووە بۆتە دیاردە تقریبا ئەتوانی بڵێ بۆ ناوچە بۆ ناوچە ئەگۆڕێسە لە زمنی پارێزگای ئێمە لە پەنجەکانی دەست جێبەجێ ناکردێنە کەسی بکوش هەیە لە ئێوە ینی فەرمانی دەستگیرکردنی هەبێت چەند جار هێشتاش دەستگیر نەکرابێت بڵێ بەس حاڵەتە نەک دیاردە بەڵێ هەیە ئەی بەگشتی نەکتەنها بکوش ئەو کەسانی کە داوایان لەسەر بەگشتی عرض بکەین لە دەدانە تێپەڕناوێ پەنجەکانی دەست دەدانەیە لە دەدانێت لە سنووری پارێزگای هەڵبجات تێپەڕناوێت نەبووتە دیاردە نەبووتە دیاردە بەڵام لە شوێنی کە باس ئەکرێ پرسیارەکەین بەڵێ لە هەندێک شوێن دیاردەیە یعنی ئەکرێ یاسا بۆ هەموو شوێنە دەرکرێت بەڵام کاتی کە تەڵبیقکرێت بەتەکید لە شوێن بۆ شوێنی کە جیاوازە ئەوە بۆ لەسەر خاڵم بەس بەڵێتر باس بکەین ئێمە هەر لە بەغا کە پێشەوە واماندانا بوو کە دوای 2023 دیموکراسیان بۆ بنێرین لە بەغا داواکاری گشتی وا پێشکەوتووەتانێت لە هەر وەزارەتێکە بە پێم یاسایی کە دەرەچێت لە هەر وەزیرەکە بێ ئۆفیسێکی داواکاری گشتی بێت کە سەلاحیەتی هۆکار چییە داواکاری گشتی بەغدا بە پێشکەوتوترە زانی وەک لە هەرێمی کوردستان یاساکان پێشکەوتوترە هۆکارەکە دەستور یاخود یاساکان بەڵێ نە یاسای داواکاری گشتی لەوێ ئەم یاسایی کە ئێستا جارێت دەرکراوە ئەوەی 2011 بەنگاوێکی نامە داواکاری گشتیە ئەمە کە ئێستا دەرچووە یاسایەکی کاریگەرتر ڕاستە لە هەندێک خاڵیالەوە چێ بڵێم هێشتا لەجێت موحانیە بەڵام لە مادەی 5 تا 9 هەمووی سەلاحیەت و کۆمەڵی مافیا و داواکاری گشتی کێکی لەوانە مهمترین یانە کە ئەمە باش ئەگەر لە کوردستان جێبەجێکەین ببوورێت ئەم فەرمووەگەر بە کورتی بۆ کاکبختیار مەکتەبی داواکاری گشتی لە هەموو وەزارەتێکا دروست ئەکرێت ئەم داواکاری گشتی سەلاحیەتی تحقیق لە فسادی ئیداری فسادی مالی و ئیخلال بە واجباتی عامە بکات جارە کوردستانە گەرن بوو داواکاری گشتێکمان هەبووە لە سامانە سروشتەکان وەزارەتی دارایی و لە پێشمەرگە لەوێ ئەم سەلاحیەتی هەبووە ئایا وەزع نەگەشتە ئێرە ئەمە مهم نییە کە ئەوان لێ هەنگاوی بوو ئەنێن بە کورتەکەی یعنی داواکاری گشتی لە کوردستانە ئەوەی کە خەڵک تەمۆحی بە ئێمە هەیە و ئەوەی کە ئێمە لە واقع و لە هیکلێتمانە هەمانە و ئەوەی یاساکە هەیە ئەمانە زۆر مەئساویە. بەڵێ کاک بەختیار عەلی نمونەی داواکاری گشتی بەغدا نمونەیەکی سەرکەوتوو ئەگەر داواکاری گشتی هەرێمی کوردستان هاوشێو ئەوەی لێ بکرێت وەڵا با پێشەوە هەر تەوزیحێک بم لەسەر فەرمانی دەستگیرکردنەکە کە باس فەرموو ڕاستی ئەمە تەدەخولی نیە لە ئیشوکاری داواکاری گشتیە ئێمە وەکو خۆمان وەکو باسم کرد ئەو مەهامانەی هەمانە ممارسەمان کردووە کەسیش نەیتوانێ بڵێ وا بکەن یاوا مەکەن تەدەخول وەکو ئەوەی کە نەهێڵێت ئێوە دۆسەیەک بجوڵێنن نەخێ بە هیچ شێوەیەکی وانە بۆ بەڵام کاتێک کێشەی سیاسیتان لە بەردەمان کەس بە هیچ شێوەیەک ینی مشکلێکی بۆ ئێمە دروست نەکردووە ڕەنگ بێ ینی ڕوبەڕوویێنی کێشە بینەوە بەڵام جووی نایێنێ ئەم مۆزوعە هەیە ینی وردن ئەو مشکلانە قابلێەوە نین باسی لێ بکەن ئێمە زەیتی ئەگەر شتێک لەسەر خۆمان بێ بەلامانەوە میوم نییە ئێمە ئەمانی ممارسی دەسەڵاتی خۆمان بکەین هەرچێک ڕووباوە بەلامانەوە میهم نییە میومەوە توانیمانە ممارسی ئەو دەسەڵاتانە بکەین کە لە یاسا ئیراوە بە داواکاری گشتی بەڵام کاتێک کە فەرمانێکی دەزیرکردن جێبەجێ ناکرێت ئەمە تەدەخول نییە لە داواکاری گشتی لەبەرەوەی ئەمە ئەی لەمپەر نییە لەمپەرە بڵێ بەڵام مەبەستمەوەی تەدەخول نیە لە شوکاری داواکاری گشتیە معنایەوە نیە داواکاری گشتی نیتوانێت بە مەهامی خۆی هەڵسێ لەبەرەوەی جێبەجێکردنی فەرمانی دەستگیرکردن ئیشی جیازی شورتە و ئاسایشە ئەگەر کاتی ئەوان مقصر بن لە جێبەجێکردنی ئەم ئیشەیە ئەو کاتا بێ بە ئیشی داواکاری گشتی کە ئیجراعات لەگەڵ ئەوانە بکە و نمونەی واشمانەیە و کردومانە بەڵێ بەنسبەت داواکاری گشتی کە چی لە داواکاری گشتی هەرێمی کوردستان بڵێ پرسیارەکە هاوشێوی بەغدای لێ بکرێت یانیەوەی ئێمە بینیومانە لە چەند ساڵی ڕابردووەش ئەو یاسایی کە کاک بەختیار باسی کرد تازەیەشە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە لە بەغداد بەڵێ ئێشا نەچۆتە بواری جێبەجێکردنی شام سادە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرە سەرۆکایەتی کۆمار بڵێن لەگەڵ لە جەریدا بڵاو نەبووتەوە بەڵام ئەو واقعی کە هەبوو لە بەغا تا ئیستا
واقعێکی متەتەور نەبوو لە هەرێمی کوردستان تا ئیستا دوای ئەم قانونی کە دەرەچێت چی لێ نازانین بە پێچوانەوە ماتوانین بڵین داواکاری گشتی سلێمانی لە ئاستی هەموو عێراقی شایەکێ بۆ لە چالاکترین داواکاری گشتیەکان و ئەو مەلەفانەی کە دەستی بۆ بردووە ڕنگ بێ لە هیچ شوێنێکی ترا ئەنجامەکەی بە دڵی ئێوە تایسە نەخێر ئەنجامەکان بە دڵی ئێمە نەبووە بەڵام ئەنجامەکانیش ئەوە نیە داواکاری گشتی خۆی ممارەسەی کات ئێمە ڕخنەمان لە هەنێ دام و دەستگایەوە ئیجرئاتیشمان لەگەڵ هەنێ دام و دەستگا کردووە لەبەر کەمتەرخەمیان لەوەی ئەو باشکای بەخێن لە قسەی هەردووکانەوە بۆ دەرکەوت کێشەکانی بەردەمێەوە زیاتر کێشەی یاساین بە یاسا داواکاری گشتی لاواز کراوە چەند وەختە ئێوە داواتان نەکردووە کە یاسایەکی تایبەت و داواکاری گشتی دەربچێت یا دەستکاری یاسایە بکرێت هەوڵتان نێەوە بڵێ کاک بەختیار شتێکی تەوزیح کرد بڵێ بێگومان ئێمە ڕەنگ 10 ساڵی زیاتر خەریکی ئەوە بووین کە مەشروعێکی یاسا بێ یاسایەکی باشتر هەبێ لەوەی کە ئیساە دەسەڵاتی 10 ساڵە خەریکن بۆچی نەگەیوەتە ئەنجام بەڕۆ لە ڕاستیە دانانی یاسا خۆتەزانی ئەرکی پەرلەمانە ڕاست دەرکەون بەسکای بەختیار محەممەد باسی لەوە کرد کە هەستی کردو ئیرادێکی سیاسی هێناوە یاسی داواکاری گشتی چۆن ئێماوەی کە جۆمانێت لە ئەخیر جارە سەرۆکی پەرلەمان سەردانی ئێمەی کرد بەڵام دیارەوە مەشروعی ئێمە ئیشمان لەسەر کردبوو جێگەی نیزاعی چەند لایەنێ بوو فعلەن چەند لایەنێ هەبوو نێویستێ پەڕێ ئێمە و ئەنجومەنی دادوەری لەسەر هەنێ لەسەر هەندێ بەرگە و مادەی یاسایە خلافمانە بوو دەرەنجام یاساکە پەرلەمان وەستا و یاساکە جێبەجێ نەکرا بەڵام ئەو یاسایە هەبوو مەبادەی زۆر باشی تیا بوو پێم وایە دەسەڵاتی داواکاری گشتی زۆر ئەو پرۆژە یاسایە باش کاک بەختیار مەعاناتی ڕۆژانی کارکردنی ئێوە کە ئێوە ڕۆژانە کار دەکەن مەعاناتیەوە تەنها مەعاناتی یاساییە یاخود گیرروگرفتی کەشتان هەیە ڕۆژانە مەعاناتی یاساییمان هەیە لەبەرەوەی یاسا ئەو دەسەڵاتەی ناو بە داواکاری گشتی کە لە ئاستی تمۆحی خەڵکاوێ و لە ئاستی تمۆحی ئێمە بێت ئەمە یەکەم دووهەم هەنێ ئاستانگی واقعی شەیە لە بەردەم ئێمە ینی بۆ نمونە پەرلەمانی کوردستان کاتێ لە کار کەوتووە ئەمە کێشەیەکی گەورەیە ینی پەرلەمان جێتێکە کاری مراقبەکردنی چێلیشەکانی مراقبەکردنی کاری حکوومەتە بەڵام کاتێک کە پەرلەمان وجودی نابێ چاودێری دارایی بەپێی یاسا کۆمەڵی مهمەتی زۆری راوەتی کێشەیەکە لە بەردەم هەموو دەستگای شەریمی کوردستان هەیە نەبوونی پەرلەمان کە مەبەستمەوەی وەزارەتی سامانە سروشتیەکانی سە زۆرترین قسەی لەسەرە ئەمە ئیشی چاودێری دارایە بچێت لە ڕووی حسابی و تەدقیقی ئەوە بکات ئەمە بەپێی یاسا ئیشی ئەوانە بەڵام کاتێککە ئەوان ڕێیان پێ نایرێم ئیشە بکەن یاخود وەکو پێویستەکان ناخرێتە بەردەمیان بێگومان ئەمە بێ بە کێشەیەکی گشتی و داواکاری گشتیش بە شێوە لە شێوەکان بەدەستەمەوە ناڵێنێت چونکە ئەگەر چاودێری دارایی بیتوانێت تەدقیقێکی وردی وەزارەتی سامانە سروشتیەکان بکە ئەو کاتە دەوری داواکاری گشتیش دەستی پێ کرد ئەیتوانی ورتر ئیش لەسەر ملەفانە بکە دەستخۆشکاک بەختیار محەممەد ئەگەر ئێستا کێشەکە بدەنە دەستی تۆ کە چارەسەری بکەی چی ئەەکەیان چۆن واکەی دەسەڵاتێکی داواکاری گشتی بەهێز دروست بکرێت ئەم قسەی قورس سەمناسە جوابی بەمەوە چونکە کوردستان ئەڵێ بەردێک نەزانوی خاتە زانە دەرنایە جامێکی 900 زانایە با بڵێ پێشنیارەکانی تۆ بۆ چاکردنی وەزعی داواکاری گشتی تێدا چی مەگەر لە جارێ زۆر شوێنی خواری سفرەوە هەڵبووین بینەوە سەر سفر ئەڵبەت ئەم ملحقی کە پاشکۆی کە ژمارە 24 2007 دەرچوو یەک خاڵی تیا بۆی کە داواکاری گشتی کرد بە دادوەر لە حقوق و امتیازات و لە 4 خاڵەکە لێ ئاماژەی پێ کردووە بەڵام لە ئێستا ئەگەر بتەوێ بێبەر و سفر بیتەوە جارێ مەفروضە لە کوردستانە ئەم وەزع سیاسی تەطبیق کرێتەوە دەستورت هەبێت پەرلەمانێکی کارات هەبێ و هەروەها جێش و دارایی بەپێی دەستور بکرێتەوە لە دەستی حیزبادار بچێت کە ئەمانە دەرچوون جێش و دارایی هاتە ژێر دەسەڵاتی متابعی داواکاریشی یاساوە دەستگا ئەمنیەکان و دەستگاکانی شوڕتە لە حیزب نەیتوانین هێمنەکە بەسەریا ئەو کاتە بە کتابێکی من لەستودیات 5 کەس هەیە بە ئەمری من ئەیگرن بە کتابێکی من ئەگیرێت و ئاسانە گیرێ بەڵام ئێستا کاتێککە ئەو دەستگای ئەوێ بڕابیگرێت بۆ ئەمە نمونونەیەکە لەوەچە لە جێتێکی سیاسیەوە یا شخصێکی سیاسی و ڕێگانیە بگرێن یاساکان چۆن چاک بکرێن بۆی تۆ بتوانی ئیش بکەیت بەس گرفتی باسی بەس گرفتی یاساییە باسی گرفتی ئابووری و ئەوانە ناکەم کەسە خەڵک معاناتی گرفتەکانی تریە بەس دەبواری یاسایە بێ ئەساسەمە دەستور دەست پێ بکەیت دەستورت هەبوو دەستور ئۆرگانیزەکان کە دەستور نییە ئەمە گرفتی سەرشیە بەتەکید ئەگەر بەیاسای گشتکاری داواکاری گشتێک بکرێت گیرمێ لە کەسانی حەکیمی وڵاتە لە ساڵی 92 زۆر هاوارێکە کە دەستور دابنرێت کە دەستور دانرا هاوارێکە بەری کوردستانی هەڵنەوەشێتەوە مناداتیان کە بابەری کوردستانی کە وەکو دەستورێک مامەڵی ئەکرد چونکە ئەو یاسای ژمارەیەک و دانا بۆ پەرلەمان و کە پەرلەمان چ سەرقەتی هۆی بەگویان هەر نەکردەوە لەبەر ئەوە ئەبێت لە ئەساسی کێشە یاسایەکان لە دەستورە دەست پێ بکەینەوە دوای تەطبیقات بەڵێ سەبارەت بە
گرفتەکانی دیکە کە باس کرد لە پێشووتەوە گرفتە یاسایانەی کە هەیە یان پێشنیازەکانی دیکە چین بۆ چاکردنی دۆخی داواکاری گشتەکە بە کورتی باسی لە پێراکە کۆبووینەوە لە 23 مەبدەمان ثابت کرد ئەگەر 23 مەبدە تەثبیت بکرێت ئەوە 23 مەبدە بۆ چاکردنی دۆخی داواکاری گشتی بەڵێ گرنگترینیان چینەکە بە کورتی گرنگترینیان تحقیق رفعکردنی داوای مەدەنی بوو بە پێی قانون مرافعاتی مەدەنی کە وەکو میسر محامی عامیان هەبێت ئێوە ئێستا ناتوان دەست بۆ داوای مەدەنی بەرنەوە ئێمە ناتوانین رفعکەین بەس خۆ ئەتوانین بچینە ناوە کاوەختار عەلی باسی لەوە کرد هیچ شتێک نییە لە کوردستانە لەسەر دەستی ئێوە وەستا بێت لەسەر بڕیاری ئێوە وەستا بێت خۆ لە کاتێک ئێمە باسی مراقبەی قوانین ئەکەین خۆ پەرلەمانش مراقبەکە کەواتە باسمان لەوە نییە کە دەستگایەک نییە ئیشە نەکات بەس باسمان لەوەی دەستگای کە بە خۆت بکرێ بۆی ئیشە بکات نەبوونی پەرلەمانی سەماعاناتی ئەوەی قوڵتر کردوێتەوە زۆریش چۆن لەبەرەوەی ئەوانەی کە ئێمە لەسەری وەستاوین ئێمە لە گرفتە یاساییەکانمان بێ پەرلەمان بۆمان حەلکات نەک مەسئولێک شخصێک کەسێک ئێدەکە پەرلەمان نەبێت متابعی حکومەتێکمان بۆ بکەم حکومەتە بچوو بکات ئەم حکومەتە بۆ بەختە بوت بەسەر هەموو دینەکان ئەوە کێشە نییە کە بە جۆرەی یاسای وەزارەتی داد ئێوە بەشێکن لە وەزارەتی داد و ئێوە بە وەزارەتی داد و بەسەراوی دەستورە بەڵام لە واقعیان بە کێشە من نایبینم چۆن بە کێشە نایبینی ئێوە خۆتان لەناو حکومەتدان دەتوانن داوا دژی حکومەت بزوڵێنن ئەخر ئەگەر جەنابەت سەیری قانونی سوڵتەی قەزائیش بکەیت سەیرەکەیت ئێمە لە بواری قەزائیەوە ئەچینەوە لای ئەنجومەنی دادوەری بۆ لە پێگاتی ئەنجومەنی دادوەری داواکاری نه لە بواری قەزایی کاری خۆمانەوە لە کاتێک کە پلە بەندکردنمانە کە موچەمانە ئەمانە چ لای ئەوان لای حکومەت نییە بەڵام بواری ئیداریەکەیمە لای وەزارەتی عەدلین بەڵام لە ئەعماری قەزائیمانە لە بواری کاری خۆمانە داواکاری گشتی لە خەسەکە ئەگەر بمانەوێت داواکارێکی گشتی کارە دروست بکەین دەبێت ئەم داواکاری گشتە سەر بە ئەنجومەنی دادوەری بەدیا خودت پەرلەمان یان ئەو دۆخێک کە ئێستا یاری سەر بە حکومەت بێت لەو مەشروعی یاسایی کە هەبوو باسی وەکراوە داواکاری گشتی سەر بە دەسەڵاتی دادوەری بێت سەر بە دەسەڵاتی دادوەری بێگومان دەستوری ژوایە بەڵام ئەمەش ئێمە بە پێویستمان زانی ڕێوشوێنەکە بێ بۆ سربەخۆیی داواکاری گشتی لە ناو دەسەڵاتی دادوەریشە دەستەیەکە بێت یاخود لیژنەیە یاخود هەیەک ئیشوکاری داواکاری گشتی خاستن ئیشوکارە ئیداریەکەیان و ڕسمی عامی سیاسەتی داواکاری گشتی لەو هەیەوە کەواتە جۆرێک لە سەربەخۆیی هەبێت داواکاری گشتی لە ناو ئەنجومەنی دادوەری دەسەڵاتی دادوەریە جۆرێک لە سەربەخۆیی هەبێت ئێمە پێمان باش بووە ئەمە باشترین ڕێگایە بە بڕایەوە بەڕای ئێمە ئەوە ڕێگەیەکی باش و معقول بووە ڕێگەیەک بوو کە ئەمانتوانی باشتر مارسی دەسەڵاتەکانی خۆمانی تیا بکەین کاک بەختەرێ بۆ خۆتان خەتابار بوون لەو ڕۆڵە خراپەی داواکاری گشتی تێدایە کرا بەمانەی لاوازانی کە خۆتان دەڵێن لاوازە ئەگەر ئێمە سیر بکەین داواکاری گشتی بەم 4-5 ساڵەی دوایی و بە شێوەیەکی تەدریجی زۆر بەرەو پێشەوە چووە و ئەوە داواکاری گشتی نییە کە هۆی یەکلابوونەوەی ئەو کێشانە نەبێ کە هۆی ئەو فەساد و گەندەڵیە بێ بەڵکو داواکاری گشتی من وەکو پێشتریش تاکیدم لێ کردەوە ممارسەی هەموو مەهامێکی خۆیەکە کەیسە لە یاسا هاتووە بەڵام لەبەر کەم و کوڕی یاساکان لەبەر هەنێک کێشە لە سیستەمی حکومڕانیە لەبەر کۆمەڵێ ئاستەنگ ئیشوکارەکانی داواکاری گشتی وەستاوە ئەی سەبارەت بە نەبوونی دەستور ئەمانە مەعاناتی بۆ ئێوە دروست کردووە ڕەنگ بێ معاناتەکەی ئەوە بێت کە کاتێک تۆ دەوڵەت بەباشی بەڕێوە نەڕوات ئەگەر دەستوریش هەبێت ئەگەر بەباشی بەڕێوە نەڕوا لە واقع ئێوە ناگۆڕێت ئێمە پێمان وایە ئەگەر دەستورێ بێ دەسەڵاتەکان بە باشتر دیاری بکات ئەو کاتە دەسەڵاتەکان باشتر بەڕێوە بنێن بێگومان مشکیلەکانی بەردەم داواکاری لە هەندێک قسەی پێشتر باس لەو کرد کە ڕۆتیناتێکی زۆر هەیە لە عەمەلی دادگا لە کار لەناو دادگاکاندا بۆ زوڵاندنی داوا ئەم ڕۆتیناتە گەر بۆ کورتی بۆ ڕوون بکەوە چی و چۆن کێشەی بۆ دروست کردو ئێمە لە ڕاستیە یعنی بۆ عملی جوڵانی سکاڵایمە کێشەمان نیە ڕەنگ بێەوە عملیەکی ئاسان بێت و ئێمە ممارەسەمان کردو کێشەمان نییە بەڵام بێگومان کێشەکان لەو کاتەوە دەست پێکا کە تحقیق لەم جەریمانە ئاکرێت بۆ نمونە لە کێشەیەکە کە پەیوەندی بە کۆمپانیایەکی وەهمیەوە هەیە کۆمەڵێک فەرمانبەر لە پارێزگایکی تر ئەمر قەبزیان هەیە ئەمە چەندەها جار تۆ تەکی دەکەیتەوە لە جێبەجێکردنی ئەمر قەبزانە کتابەکرێت سیرەکەی وەکو پێویست دام و دەستگاکان نایان بەدەمەوە گرنگە ئێوە بۆ خۆتان پۆلیسی داوت بە خۆتان هەبێت بێگومانەوەیشێکە لەو خاڵانی کە لە پرۆژە یاساکە جێگیر کراوە کە سەبارەت بە دارایی ئێوە بۆ جێ ئێوە لە شوێ دابین بکرێت گرنگە ئێمە لە پرۆژەی یاساکە باسی هەموو شتانە کراوە پۆلیسی جیناییە بێ بۆی داواکاری گشتی ئەمر لە داواکاری گشتی بە شێوەیەکی ڕاستەوخۆ سەر بە وەزارەتی دادە داواکاری گشتی بە بڕۆێتەوە کێشەی دروست کردووە ئێمە یعنی ئیسە کێشەیەک بۆ ئێمە دروست نەبووە لە ڕاستیا بەڵام زەمان نییە بۆی لە مستەقبەلا کێشەمان بۆ دروست نەبێ ڕەنگ بە ئیسا وەزارەتی داد بە شێوەیە بەڕێوە ببرێت تداخلی شوکارمانانەکە بەڵام زەمان چیە بۆ ئەوەی وەزارەتی داد لە ئایندا دوای 5 ساڵی تر 10 ساڵی تر
چەند ساڵی تر تەدەخل لە ئیشوکارەکانان نەکا لەبەرەوە وا باشە داواکاری گشتی نوعی لەسەر بەخۆیە بێ لە زمنی دەسەڵاتی کاک بەختیار دەمێ ئەو پرسیار لە هەردووکتان بکەم لە قسەکانی هەردووکتان کۆک بوون لەسەر ئەوەی کە چاودێریکردنی جێبەجێکردنی یاساکان هەرکی داواکاری گشتیە نمونەیەکی واقعیمانەیە و داوای موچەکە یەکەم پرسیار بەوە دەستم پێکرد کە لای ئێوەیە ئێستا کاک بەختیار عەلی کە پێم وا بێت هەر خۆت پێش خۆ پیشاندانەکان لە کۆنگرێکی ڕۆژنامانەیە وتت کە ئێمە و داوایمان جوڵاندووە ئەوە ئەرکی ئێوەش چاودێریکردنی جێبەجێکردنی یاسایە ئەم داوای بۆچی ناچێتە پێشکەوت بۆ هەردووکتان کاک بەختیار محەممەد ئەگەر تۆ سەرتا وەڵام بدەیەوە لەبەر ئەوەی ناچێتە پێشەوە لەبەر بە کورتی ئەگەر لە خولەکێکدا وەڵام بدەیەوە بەڵام ئەمە لە گرفتە گەورەکان یاریمی کوردستانە و پاشەوە میکانیزمەکە بەدەست ئێمە و میکانیزمێکی بەهێز نییە کە تحقیق عوایز کەواتەوە ناتوان شتێکی و تۆ بۆ خۆپیشاندەران و داواکانیان بکەن نازانم نازانی وا نازانم کە بتوانین شتێکی وا بکەین کە ئەو پارانە بگەڕێنینەوە زۆر باشە گەر بە کورتی باسی بکە گەر دەستورێکدا بڕێ بۆ هەرێمی کوردستان لەو دەستورا پێویستە چ شتێکی گرنگ جێبەجێ بکرێت بۆی دەسەڵاتی داواکاری گشتی بەهێز بێت لەوە پێویستە مافیتانی دەستوری بۆ بدرێت دەست داواکاری گشتی کەتانی دەستوری هەبێ بۆ قوانین و قرارات و ئێستا دەستی ئەوە گیراوە لەمە بەڵێ ئەمە بۆ مافەمان نییە بە پێی قانونی گرنگە ئێوە شوکرێتەوە بە خۆتان هەبێت بڵێ پۆلیسی تاوە دۆ خۆتان هەبێت لەبەرەوەی مواشەتان بڕا لە ئێمەوە وەرگێت کە چی جێبەجێ بکرێت کە چۆن جێبەجێ بکرێت کاک بەختیار عەلی هەرمانەوە پرسیاری کە دەربارەی مافی خۆپیشاندەران ئەزانی شتێک پێویستە کارڕوون بێ من پێشتیش باسم کرد ئێمە ئەوەی یاسا دەسەڵاتی یا بێ ئێمە ئامادەین ممارەسەی بکەین و مەبەستمە بۆ ئێوە هەر دووکتانوتان کە جێبەجێکردنی یاساکی ئێمەیە نەخێر مراقەبەکردنی بە شروعێتی قانون چاودێریکردنی جێبەجێکردنی چاودێریکردنی جێبەجێکردنی یاسا بەڵام وەکو باسم کرد خۆ چاودێریکردن کەسێک بۆ نمونە ئەمر قەبزیە داواکاری گشتی چیەکە داواکاری گشتی خۆی ناچێت جێبەجێیکە لەبەرەوەی قانون ئەم دەسەڵات پۆلیسە چێت جێبەجێیکە بەڵام کاتێک کە پۆلیس جێبەجێی نەکرد ئەمە خۆ داواکاری گشتی ناڵێ پۆلیس تۆ لەبەرەوەی جێبەجێ ناکەی بەستەوەی ئەگەر داوای یاسایی لەسەر مەسئولینی گەورە بێسەرۆکی حکوومەت و ئەمانە ناکرێت لە ڕووی واقعیەوە دەستگیر بکرێن ئەمانە بەیاخود بانک بکرێنەوە بەردەم دادگا ئەکرێت دەستگیرکرێن ئەکرێت بانکرێن بەڵام کاتێک ئەگەر جهتێک کەمتەرخەم بێت لە بانکردنی و ئەمە دەوری داواکاری گشتیە بێ بۆی سکاڵایشی لەسەر بژوڵێنێ لەبەرەوەی کەمتەرخەم بووە لە جێبەجێکردنی واجبەکەی خۆی ئەمە لەو حاڵەتا بێ بە ئەرکی داواکاری گشتی بەڵام من حەزەکەم ئەوە شی پێ بڵێم ئەگەر بە کورتی بڵێ بێگومان پۆلیس و ئاسایش ئەوە جێبەجێەکەن بڕیارەکانی دادگا بەڵام لەو لاوە پۆلیس و ئاسایشش خۆیان حەسانەی یاساییانەیە بۆی ئیجراعاتیان لەگەڵا بکرێت هەموو ئیجراعاتێکی پۆلیس و ئاسایش لە لای خۆیانە محکەمەی تایبەتشتێکیوا بۆ خۆپیشاندارانە بکەن کە داوایان لە ناتوانین ئێمە مەسەلەوەی ئێمە نەتوانین یاسا دەسەڵاتێکی بە ئێمە یابێت و ئێمە ممارەسەی نەکەین نەخێر بۆ شێوەیە نییە ئێمە یاسا چ دەسەڵاتێکی یابێ بە ئێمە ئامادەین جێبەجێکەین و بە هەموو شێوەیەک مافەکانیانەکەین و لەگەڵیان نابین بۆ بەدەستێنانی مافەکانیان بەڵام دیارە بەپی ئەو ڕێو شوێنەی کە یاسا دایناوە بەس بڕیارەکە بە بڕۆی هەردووکتان نایاسایە بڕیاری پاشکەوتکردنی موچە دروستە لە دەرەوە یاسایە ئەمە بەڵێ بێگومان ینی بەس ئەوە جێتێکی تایبەتمەندەیە کە هەیە ئینزیباتی مۆزەفی دەولەی ئەوان بڕیاریان ناوە باشتری چاوەڕێ ئەو تاعنە بکەین کە لە بڕیارەکە ئیراوە بزانین نەتیجەکەی چییە کاتی بەرنامەکەتەوە بۆ من سپاسی هەردووکتانەکەم بەڕێزان بەختیار عەلی سەرۆکی فەرمانگەی داواکاری گشتی سلێمانی وارووا زۆر بەڕێز کاک بەختیار محەممەد داواکاری گشتی پارێزگای هەڵابجە زۆر سپاس ئامادەبوونی هەردووکتانەکەم بینەرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەش تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ بێت